ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی هاوین و گۆڕانکاری لە کەش و هەوا و بەرزبوونەوەی پلەکانی گەرما ڕەوشی پێدانی سەعاتەکانی کارەبای نیشتمانی بە هاوڵاتیان ڕوو لە خراپبوون دەچێت. خەڵکیش لەم وەرزەدا ڕووبەڕووی کەمی کارەبا و نیگەرانێکی زۆر دەبنەوە بەرامبەر با حکوومەت. بۆیە داواکارن ئەم دۆخە تر بەردەوامی نەبێت و چارەسەر بکرێت. زۆر گەرم بووە، ئاو کارەبامان خراپە. ئیمە هەموو سارێ وهایە، هەر ئەو سار نییە. ئەمە لێ ڕاهاتینە. هەموو سارێ ئەو فەسلێ ئاو کارەبامان زۆر خراپ دەبی. یەکی دە مژدەتان دەدێنێ باش دەبی، هەتا یەکی 11. سارەشی دیش لێ یەکی 3 دیسان باش دەبێت تا 15 چار. ئەمڕۆ لێستاوە مژدەتان دەمێ. ئەوە وەزعەکە وایە لۆشمان چاناکەن هەر ئەوها دەیستە دوێ لێژ ڕاهاتینە. مەمنونی ئەو حکوومەتەشین. لە پاڵ کەمبوونەوەی پێدانی سەعاتەکانی کارەبای نیشتمانی گەڕەکێکی زۆر لە شارەکانی هەرێمی کوردستان ڕووبەڕووی کەمی ئاویش دەبنەوە، بۆیە بە ناچاری ئاو دەکڕن. بەمەش خەرجێکی دیکە دەکەوێتە سەرئەستۆی هاوڵاتیان و لەم دۆخە داراییە خراپەدا. بەڕاستی هەوا ڕوو لە کەم بیدەکات پلەی گەرماش وا بەرەو بەرزبوونەوە دەسێ، کارەبایەکەش وا هەروە بەرەو کەمی دەسێ، یعنی ماوەکانی بەڕاستی بەهاشتر بوو. بەساس ئەو فترێ یعنی بەڕاستی هەوا دێ کارەبای ڕئیسی کەم دەبی، یعنی هەتا کەنجێ نازانین. ئەوە 20 قسوور سارە کوردستان ئازاد کرا تا ئێستا سارەساری ئەو کارەبایی نەکرایە. بەڕاستی خەرکی کوردستانە بەعام یعنی عەزی لێیە کارەبا و ئەو مستەقڕی بەسەراحەت. یعنی ئەو هاوینێ دستانێ باش دەبی، هاوینێ گەرم دەبتەوە. گەرم ئەوە دەبی یعنی هەتا ئێستا جەدوەلێکی مستەقڕ نییە کارەبا و ئاوەکەی ئەوەی. بەڕاستی ئێستا ئەو فترەی بەڕاستی زۆر ڕووی لە کەمی کردووە ئاو کارەبایەکە. گەرمایەکە ینی تازە دەست پێ دەکات بەرەو سەر و گەرمتر دەستی، بەس لازمە پێداچنەوە بێت، ینی خەڵکەش پێویستی بە کارەبایە، ینی هەیە نەخۆشە هەیە مندارە زەمە جائیرنتانی مەقسەد تەعامولکەین، لازم پێداچنەوە بێت کارەبا بڕێک زیاد بکەن. هاوڵاتیان هەرێمی کوردستان داواکارن حکوومەت دۆخی کارەبا و ئاو بکاتە ئەولەویەتی کارەکانی و چارەسەری کۆتاییان بۆ بدۆزێتەوە، بۆ ئەوەی چیتر لە وەرزە جیاوازەکانی ساڵدا گرفتی کارەبا و کەمی ئاویان ڕووبەڕوو نەبێتەوە. هەڵگورد ئەحمەد، کوردسات، نیوز، هەولێر.